زیاتر لە 3 مانگە دوو پردینێوان ناحیەی لەیلان و گوندەکانی سنووری قەرەحەسەن لە باشووری کەرکووک ڕووخاون و کێشەی بۆ هاتوچۆی نێوان ناحیەکە و دەیان گوند دروست کردووە، لەوانەش گوندی خاڵۆ بازیانی. گوندنشینانی سنوورەکە لە ڕێیپەیامەوە باز لە گرفتی هاتوچۆی خۆیان بەم ڕێگەوبانەدا دەکەن. ئەوەش دەخەنە ڕوو کە ڕۆژانە بەتایبەت لە کاتی بارانی بەخوڕدا چەندین هاوڵاتی و شوانکارە لەم ناوچەیە گیر دەخۆن و دەبێت خەڵکی ناوچەکە بەهانایانەوە بچن و ڕزگاریان بکەن. ئێمە هەر بارانی ببارێ فەرمەوە تا سارە لە چەمەکە شەقیە، هیچ قەمەرە ناتوانێت مەگەر سیارەی بەرجە خۆم هەمووی دەبڵەستی پێ نییە یا هەمەرمان پێ نییە بەڕێنەوە نییە، ئەبێ سیارەیە بێت بتوانێت بفڕێتەوە هاچۆ بکە. ئایلی لەسەرە ئەم ڕێگایە زۆربەر خەڵک بەغا لێرەوە هاچۆوەکە، ئەنی ئەم ڕێگای خەڵکی زۆر لەسەرە دوو پردا ئەو ئەوەی خوایشەوە لێ بان لێرانی پێڵێن ئەوش هەروەکەمە ئەوش وێران ئەوش بڕاوە، ئەوش ڕۆژانە خەڵک ئازیێتە بینێ سیارە چەقێ سیارە ئەشکێ هیوادانی بۆمان چاکەن. تقریبان 2 ساڵی بە لێستا ئەم پردا ڕووخا 3 ساڵ بە لێستا ڕووخا لە سەردەمی برین ڕاکانجبوریە ڕووخا هاتن نۆژە ناکرد نۆژەنێکی زۆر خراپی، عنی ئەگە بێت و بە پیاوێکی عەشایری نۆژەن بکراتەوە ڕەنگە زۆر لەوە چاکتر وایە. جەنابی پارێزگارش هاتی وتی لەم کاتی لێ پێمان ناکری ئێمە مەقەدەر حەقی زەمانێکی بەڵام تا ئێستا شتێوان نەکراوە. کێشەیەکی زۆرمان بۆ دروست بووە، داوا لانی پەیوەنددارەکەین بێتە هانامانەوە بۆ ئەم باران بڕانە بێت، ئەم کێشەمانە بۆ حەلکە ئەگەروان نەبێت ڕۆژانە ئەمە ئیشمانە، ڕۆژانە خەرکی تەلەفۆنمان بۆکە بین سارەکانە چەقووە لێرە یارمەتیان و دەریان بکەین. بەڕێوەبەری ناحیەی لەیلان دەربارەی ئەم گرفتە ڕوونکردنەوە دەدات و دەڵێت دەرخستەی پرۆژەی چاکردنەوەی پردەکانمان بۆ پارێزگای کەرکووک بەرز کردووەتەوە و چاوەڕوانی تەرخانکردنی بودجەین بۆ سەر لە نوێ دروستکردنەوەیان. داواش لە دانیشتوانی سنوورەکە دەکات لەم دۆخەدا کە پردەکان ڕووخاون لە کاتی باران و لافاودا زیاتر وریای خۆیان بن. تەنسیقمان هەیە لەگەڵ محافەزە و تورخۆ جسوور، مامۆستاعلی مدیر تورخ جسوور خۆی هات بۆ ئێرە لەگەڵ 3 مهندس کەشفمان کردووە تقریبا هەردوو جسر 5 ملیار تەکلیفێکە کەشفەکە نردوومانە بۆ محافەزە بەس چاوەڕێی پارن ئینشاءڵڵا ئەو جسرانە ئەبێ. ئەم ئەوەیە لە بانمەقانەوە تێ، یعنی ئەوە پێوەستی بە سەددا چەند جار ئێمە تەقدیممان کردووە سەد بکرێ، خۆی ئەوەش موقع سەددا، بەس سوبحانەڵڵا لەبەرەوە بێپارەین سەدمان نەکردووە. بەس ئەم وەجبەیە ئەم مەرحەلەیە دوو جسریان بۆ کەم بە حەیاتی ناشکێ. هەردوو پردی حوسێن ئیسلام و پردی سەر ڕێگەی لەیلان لە یەکەم لافاوی ئەم ساڵ و لە ڕۆژی 9 مانگی 12 ڕابردووەوە ئاو بردوونی کە ئەمەش نەک هەر بۆ خەڵکی ناوچەکە بووەتە گرفت، بەڵکو بۆ بەشێک لە شۆفێرانی هێڵی کەرکووک بەغدادیش ئاستەنگی دروست کردووە. بەو پێی زۆر جار ئەوانیش ئەو دوو پردە وەکو ڕێگەی دووەمی نێوان کەرکووک و بەغداد بەکاردێنن کە ئێستا 3 مانگ زیاترە ئەو ڕێگەیەش هەر بەهۆی ڕووخانی پردەکانەوە پەکی کەوتووە.